سڵاو بەیانیتان باش بەیانیتان پڕ لە جوانی و ڕۆژتان پڕ لە خۆشی و شادی بێت لاڵقێکی دری بەرنامەی ڕۆژ باش لەگەڵتانین بۆی کا پرۆگرامێکی جوانتان پێشکەشکەین و کۆمەڵێ بڕگە و بابەتی بەسوودمان بۆتان ئامادە کردووە هەر لە بابەت سیاسەکانەوە بگرە تاوەکو بابەتە وەرزشیەکان کە هونەری و بابەتە کولتوری و هەروەها ئەدەبیەکانیشی تێدایە ئەمڕۆ وەک دەزانین هەموو ڕۆژێک ئێمە بابەتێک ئامادەکەین بۆ ئێوە و ئەمڕۆ یەکێکە لەو بابەتانی کە ئامادەمان کردووە ببێ بە تەوەری سەرەکی بەرنامەکەمان بابەتێکە باس لە کەڵەشاخەکات بابزانین چەندێ کەڵەشاخ گرنگە ئەو چارەسەرەی کە لە تەواوی شارستانیەکان و کولتورەکانە بە درێژایی مێژوو بۆ مرۆڤایەتی هەبووە و بەکاریان هێناوە جا مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ چەندێک و چەندێک خەڵک بەکاریهێنێت تا ئێستا و پێشتر چۆن بۆ ئێستا چۆنی بەسەر هاتووە ئەمانە هەمووی وردەکاریەکی زۆر زیاترە کە لەگەڵ میوانەکەمە لە ناو بەرنامەیە بەحسی لەوە ئەکەین و لە کاتی پرۆگرامە پێتان زانیاری زیاترتان پێ دەدەین وا سەرەتاش بە کورسەیەک لە هەواڵە سیاسەکان دەست پێ دەکەین و دوای دێنە ناو ناوەڕۆکی پرۆگرام با پێکەوە بچین بینەر و بیسەری کورسەیەک لە هەواڵەکان بین جا دێمۆلات ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لەبارەی پڕکردنەوەی پۆستی وەزیری سامانە سروشتیەکان کۆ دەبێتەوە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی ناسایی ئەنجام دەدات و تایدا دکتۆر کەمال ئەتروشی کاندید بۆ پۆستی وەزارەتی سامانە سروشتیەکان دەخرێتە دەنگدان لەلایەن خۆشیەوە کەمال ئەتروشی ڕاگەاند یەکەم کاری دروستکردنی هەیکەلەیەکە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان و گرنگیدان بە توانای گەنجان ڕەشیگەاند هەموو شارەزایی خۆی لە بواری نەوت بۆ خزمەتکردنی کوردستان بەکاردەهێنێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت لە چەند ڕۆژی داهاتوودا بەشێکی دیکە لە هێزەکانی ئەمریکا دەکشێنەوە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە یادی دامەزراندنی سوپای عێراق و تارێکی پێشکەش کرد و ڕایگەاند لە سەرەتای پێکهێنانی حکوومەتەوە ڕوبەڕووی ئاستەنگی گەورە بوونەتەوە. ڕاشیگەاند جێگەی داخە عێراق ببێتە گۆڕەپانی ململانەی شەڕی هەرێم و جیهان و سەروەری وڵات دەبێت بپارێزرێت. جەختیشی کردەوە لە چەند ڕۆژی داهاتوودا ژمارێکی دیکە لە هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکشێنەوە تەنیا بەشێکی کەمیان بۆ مەشق و ڕاهێنان دەمێننەوە. وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا دەڵێت تاکە خەڵات کە ترامپ دەتوانێت بە ئەمریکا و جیهانیشی بدات هەڵنەگیرساندنی جەنگە لەگەڵ ئێران. هیلاری کلینتن وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا لە تویتێکدا نووسیوێتی تاکە خەڵات و دیاریە کە ترامپ لە 15 ڕۆژی کۆتایی سەرۆکایەتیدا دەتوانێت بە خەڵکی ئەمریکا و جیهانیشی بدات ئەوەیە شەڕ لەگەڵ ئێران هەڵنەگیرسێنێت. ئاماژەی بۆش کردووە ئەستەمە بزانرێت ئیدارەکەی ترامپ بە ئەنقەس دەستی بە جم و جۆڵ کردووە یاننا بەڵام هەرچۆنێک بێت ئیدارەکەی ترامپ یاریکی زۆر مەترسیدار دەکات. و جێنشینی سعودیە داوای ڕوبەڕووبوونەوەی تەحەدیەتەکانی ناوچەکە دەکات. محەممەد بن سەلمان جێنشینی سعودیە لە لووتکەی ئەنجومەنی هاریکاری کەندا و ڕایگەاند پێویستە هەوڵەکانمان بۆ هەڵسانەوەی ناوچەکەمان و ئەو تەحەدیاتانەی ڕوبەڕوومان دەبنەوە چڕ بکەینەوە بە تایبەتیش ئەو تەحەدیانەی کە پرۆگرامی ئەتۆمی ڕژێمی ئێران و پرۆگرامی موشەکی بالیستی ئەو وڵاتە کە لە ڕێگەی بریکارە تیرۆریست و تائیفیەکانەوە دەیکات. ڕاشیگەاند ئامانجی ئێران لەو کارە تێکدانی ئاسایش و سەقامگیری ناوچەکە و جیهانە. وە سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا چین ڕێگا بە لێکۆڵەرەوەکان لە سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا نادات. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاند چین ڕێگا بە چوونە ژوورەوەی تیمە زانستیەکان نادات بۆ لێکۆڵینەوە لە چۆنێتی سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. دەشڵێت دەستکەوتنی وەڵامێکی ڕاست و دروست لەسەر چۆنێتی سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە ووهان کاری لە پێشینەیانە و ئەم ڕێگریەی حکوومەتی چین لە کاتێکدایە کە پێشتر بۆ سەردانی تیمە زانستیەکەمان هەماهەنگیمان لەگەڵ کردبوون. ئێساش کاتی بڕگە و بابەتەکانی دیکەیە پێکەوە دەچینە بڕگە و بابەتەکان بزانین چیمان بۆتان ئامادە کرد. بەڵێ زۆر بەمان وەک باسم کرد لە سەرەتای پرۆگرامەوە ناوی کەڵەشاخمان بیستووە
و دەزانین کەڵەشاخ چیە ئەگەر نەشمان بینی بێت بەڵام بیستومانە بەڵام زانیاری وردمان لەسەر ئەو زانستە لە ڕووی شەرع و تەندروستیەوە نییە. لا فیچەرێکدا سوودەکانی کەڵەشاختان بۆ دەخینە ڕوو کە لە چ کاتێک باشە بکرێت و هەروەها جیاوازی کەڵەشاخ لە نێوان ئافرەتان و پیاوان چییە و ئەو وەرزانەی کە دەکرێت کەڵەشاخی تیا بکرێت یان چۆنێتی کەڵەشاخکردن هەمووی لەم فیچەرەدا پێکەوە دەبینون و دواتر زیاتریش باسی لەوە دەکەین و وردەبینتیان. ڕێژەی هیمۆگلۆبین ڕێژەی شتین بکە بۆ خوێنەکە بۆ ئەو مادەی لەناو ئەم جزۆیە هەیە تێکە بێت لەگەڵ خوێنەکە بۆ خوێنەکەدا داگەری ئایا ئیلتیهابی هەیە ئایا خوێنی زۆرە ئایا خوێنی کەمە و نێرگەل و ئەم بابەتانە تەسیری هەیە لەسەر ئەم حاڵەتان ئەمە لەشی خواردنیش زۆرە خۆی ئیسپازی بەڵام بۆ کەسی کە بەکار نایێت یەک جار بەکاری لەم شوێنانە ئەم شوێنانە یەکەم پێشەوە حەز دەکەین بزانین خۆی نەخۆشەکە قسەمان بۆ بکە یا کەسەکە قسەمان بۆ بکە کە چیەتی بۆچی یەت کەڵەشاخەکە ئایا وەکو سنت ئەیکا وەکو هەر لایەنێکی دینی یان وەکو ئەوەی کە خۆی فێر بۆ حەزەکە شان و ملی سوود بێت یان ئەوە تا بەڕێژێ بە بەرنمەیەکی طبی هاتووە بۆ ئەوی بەرنمەیەکی زانستی تەطبیقا لە خۆی ئەزانێت تا چەند استیفادە لە خۆی ئەکات لەم کەڵەشاخە. ئێمە پێش هەموو شتێکم کەسە کە شکمان لێ بێ خوێنی زۆرە یان خوێنی کەمە یان ئیلتیاباتێکی هەیە یان چوری هەیە یان هەر شتێکی هەبێ پشکنینێکی بۆ ئۆکەین ئەم پشکنینە پشکنێکی سەرەتاییە وەکو CBC ئەو کاتە بزانین ئایا خوێنی زۆرە خوێنی کەمە ئیلتیهابی هەیە هیمۆگلۆبینی بەرزە نزمە کەڵەشاخ هەر کەڵەشاخی پێڵێن بەڵام کەڵەشاخ لە ئافرەتە ئەبێ کاتێک کە سووڕی مانگانەی هەبوو هەفتەیەک پێش کەڵەشاخ هەفتەیەک پێش سووڕی مانگانە یا هەفتەیەک دوای سووڕی مانگانە ئەو کاتە ئەتوانێت کەڵەشاخ بکە هەموو ئافرەتێکیش ئەتوانێت بیکات ئیلا ئەوانە نەبێت کە دووجیانن یان خوێنیان کەمە یان نەخۆشیەکی گوازراوەیان هەبێ یان نەخۆشیەکی ویراسیان هەبێت کە خوێندەرهێنان لە لەشیا ببێتە سەبەبی ئەوەی کە خوێنبەربوونێک یان زعفێک یان مزعفاتێک شتێکی بۆ دروستکە. کەڵەشاخ لە پیاوانە هەموو کاتێک ئەتوانن بیکەن لەبەرەوەی ئەوان بەدائمی لە ناو بازاڕان لە دەرەوە نان ئەخۆن یان ئیشەکەن مانووە بن خۆیان ناخەنە بەر هەتا و مەسەلا یان خوێنیان زۆرە بەدائمی ڕەشە ڕەش کە خوێن ئەگاتە ئێرە لە مودولەکان یێتە دەرەوە بۆ خانەکان لەویا کۆلیسترۆڵ و نیکۆتین و خوێکان و چوریەکان و ئەم بابەتە زیانە مادە ژەهراویەکان و ئەمانە کە لە شازیا ئەبێت لەژێر پێستا کۆ ئەبێتەوە لەم کاتانەیە یێتە دەرەوە. جلەکانی پیسە بەر ئەم برینانە نەکەوێت بەڵێ وەک لەم فیچەرەتە بینیمان کە شێوازی ئەنجامدانی کەڵەشاخ چی بوو لەگەڵ ئەوەشدا حەزەکەم لە گرافیکێکە بە پوختی باسی سوودەکانی کەڵەشاختان بۆ بکەم کە کەڵەشاخ کۆبوونەوەی خوێنی مەیوە کە بەهۆی نەخۆشیەوە کۆبووتەوە یا لە داهاتوو دەبێتە نەخۆشی. ئێستا هاوڵاتێکی زۆر لە هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان پەنا بۆ ئەو پرۆسەیە دەبن کە پرۆسەیەکە کۆنە لە مێژە هەیە. کەڵەشاخ سوودی زۆری هەیە بەڵام ئێمە هەڵدەدەین وەک بوتم بە پوختێک بە شێوازێکی پوخت ئالێرە چەند خاڵێک باسکەم دەی و دواتش میوانەکەم زیاتر سەرنجە خاتە سەری. خوێن لە مادە ژەهراویەکان پاکەکاتەوە ئەمە یەکەم. دووهەم کەڵەشاخ چەوری ناو خوێن کەم دەکاتەوە و خانەکانی قژ و بەرگری لەش بەهێز دەکات. ڕێژەی کالسیۆم لە ناو ئێسکا زیاد دەکات وەجگە لەوانش ئۆکسسیژین بۆ ناو ڕیشاڵەکان دەبات و زیادی دەکات و ماسوولکەکانیش بەهێز دەکات کێشەی خەوتن و دڵڕاوکێش چارەسەر دەکات و ئازاری قوڕگ و لووت ناهێڵێت و ماندوێتی کەم دەکاتەوە. مێشک چالاک دەکات و هەستی بیستن و بیرکردنەوەی بەهێز دەکات. ئەماش چەند سوودێک بوون کە گرنگترینەکانە باسمان لێوە کرد لەم گرافیکە بەڵام ئێمە بە میوانداری
دکتۆر یاسین تەحسین کە دکتۆرای فەخری لە زانستی کەڵەشاخ هەیە زیاتر باس لە بابەتەکەکەین دکتۆر بەخێر هاتی سەرسەر و سەرچاو با لەوە سەرەتا دەست پێ بکەین کە ئایا زانستی کەڵەشاخ یاخود ئەو زانستە بۆ کەی دەگەڕێتەوە؟ بەڵێ پێشەچی بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە بتوانین تیشکێک بخێنە سەر ئەو زانستە کۆنە نوێیە یان بڵین ئەو کۆنە سەردەمیەیە کە ئێستاکە بەربڵاو بوویتەوە لە هەموو جیهاندا بە تایبەتی لە کوردستانی خۆشمان لەو بابەتەدا زۆر بێبەش نییە. لە ڕاستیدا کەڵەشاخ تەمەنەکەی زۆرە و زیاتر دەگەڕێتەوە لە بۆ 3000 ساڵ پێش ئێستاکە کە پێشتر میسڕیەکان و هەروەها فیرعونەکان و سینیەکان ئەنجامیان داوە بە کۆمەڵێک ئەدەوات کە ئەو ئەدەواتانە بینین ئەو پێداویستیانی پزیشکی کەڵەشاخ وەکو ئێستا نەبووینە حتمما جیاوازیەکی هەبووە. کەڵەشاخ بریتە لە دەرهێنانی ئەو خوێنە قەتیسماوەی کە لە ژێر پێستا هەیە بۆ ئەوەی خۆشیەکی کاس حتێکی کە بۆ ئەوەی زیندووبوونەوەی ئەو ملولە مردوانی کە لە لەشدا هەیە دووبارە خۆی دروست بکاتەوە. زۆر باشە. ئەو پێداویستیانەی کە لە کەڵەشاخ بەکار دەهێنرێت دەبێت دسپزبڵ بێت یان نا مەرج نییە بۆ هەر هەموو کەسێک دووبارە بەکارهێن؟ نەخێر بەدڵنیاییەوە بەخۆی زانستی کەڵەشاخ زانستێکی زۆر فراوانە. هیچ شکۆ گومانمان لەوەدانیە کە ئەو ئەدەوات و ئەو پێداویستیانی کە لە بۆ کەڵەشاخ بەکاردێتن دەبێ هەمووی دیسپۆزەبڵ بیتن و نابیتن جارێککە بەکاربێتن بەڵکو دەبێ ئەو شوێنەی کە لی ئەنجام دەدرێتن و ئەو کەسێکەوە کەڵەشاخەکە ئەنجام دەداتن کۆمەڵک پێداویستی هەیە کۆمەڵک گرنگجی هەیە دەبێ ئەنجامی بداتن اینجا کەڵەشاخەکە بیکاتن وەکو ئەوەی کە شوێنەکەی زۆر پاک بیتن و هەروە شوێنەکەی معقم بیتن و شوێنەکە بە پاچی ڕابگیرێتن و ئەو کەسێکەوە کەڵەشاخی لە بۆ ئەنجام دەدرێت بە هەمان شێوە پاک بکرێتەوە بە تایبەتی بە کحول و بە یۆت بۆ ئەوەی کە کاتێک کەڵەشاخەکەی لە بۆ ئەنجام دەدرێتن بە هیچ شێوەیەک هیچ ڤایرۆسێک و هیچ بەکتریاک لەسەر لاشەی نەبیتن. ئەو ئەدەواتانێکەوە بەکار دەهێنرێتن ئەوە دەبێت دەبی یەک جار بیتن پێشتر ئەوەی کە پێشتر بەکارداهێنرا قۆچی حیوان بوو هەر بۆی پێشیان گوتە کەڵەشاخ قۆچی حیوان بووە کە کونێکی تێدا هەبووە ئەو قۆچیان لەسەر شوێنەکە دادەنا لەسەر شوێنی مەبەست ئەو شوێنەیان ئازاری هەبوو بەواستەی ئەو کەڵەشاخ بەواستەی ئەو شاخە خوێنەکەیان دەردەینا و بە دەم ڕایان دەچێشە. بەڵام هێدی زانست بەرەو پێشچوو زیاتر زانست تەتەوری کرد بۆیە ئێستاکە بە یەدەمان هەیە پێی دەڵێن دەمانچەی کەڵەشاخە ئەبە و دەمانچەیە خوێنەکە پێ یەکەم جار پێستەکە ڕادەچێشرێت دووەم جار عملیەی کەڵەشاخەکە ئەنجام دەدرێتن. بەڵکو ئەدەواتی تریشمان هەیە ئێستاکە بە کارەبایی سەحب دەکرێتن بە ئەدەواتی برین بە جیهازی کەهرەباییە ئەو پێستەی ڕادەچێشیتن لە پاشانیش ئەو خوێنە قەتیسماوەی ژێر پێستا ڕایدەچێشین و دەهینە دەرەوە. زۆر چاکە. چارتێکی جیهانی هەیە کە باس لەوە ئەکات وەکو بیردۆزێک ئەبێ هەموو کەڵەشاخەکان لە یەک شوێنەکانی تایبەتە بۆ نمونە لە کاهلەوە دەست پێ ئەەکەن بۆ ژن و پیاویش بە هەمان شوێ جار بابزانین کاهل چێ بۆ بینەرانمان بۆ کاهل بریتە ئەو برین لە پشتەمەلت با بە کوردەکەی خۆمان ئەو هێسکەی کەوا لە پشتەمەل زیادی کردووە ئەو هێسکێ لەسەر هێسکەکە پێ دەگوترێت کاهل کەوە زیاتر لە چەندین نەخۆش دەبێتە هۆکار بۆ ئەوەی چارەسەربوونیان لەو نەخۆشیانە بەڵێ کە دابشکردنی هێزیش لەو کاهلەوە دەست پێ دەکاتن و ئەو کاهیلە هەموو نەخۆشیەکان دەتواندرێت ببێتە یارمەتی دەرێک بۆ ئەوەی چارەسەری بکاتن لەو شوێنەدا. ئێمە ناتوانین هەندێک شوێن وەکو طبی سینی تحدیدی کردووە و هەروەها وەکو لە فەرمودەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خۆشی ئەنجامی داوە لەوانە کاهیلە لەوانە ئەخدعینە لە پشتگوێیەکانە لەوانە قەمدوحەیەکەوە لەسرە و هەروەها مغیثە و ئەویش بە هەمان شێوە لەسرە کە لە بۆ شەقیقە و لە بۆ سووداعی نسفی و برێن ژانەسەرێکی زۆر تون و کەسێکەوە ئەگەر جادوشی لێکرابی بە هەمان شێوە دەتواندرێت لە پشتەسەری لە بۆی ئەنجام بدرێتن و ئێمە برین شوێنێکانی کەڵەشاخ ئەوەی کەوا طبی سینی دیاری کردووە و ئەوانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنجامی داوە بە تایبەتی لەسەر پێ ئەویش کراوە شوێنی ترمان هەیە ژانی هەیە ئازاری هەیە بەڵێ بۆ ڕاکێشانی ئەو ئازارانە دەتوانین لە هەمان شوێن ئەو کەڵەشاخە ئەنجام بدرێت. زۆر باشە. دکتۆر وەک باسی لەوە دەکرێت کە دەبێت لە 1970 و 21 مانگ کاتێکە ئەیتر مانگ کێشی نامێنێت لەسەر زەوی دوورەکەوێتەوە ئەو کاتە کەڵەشاخ ئەنجام بدرێت یا هەر کاتێکی ترش ئەنجام بدرێت کێشە نییە؟ بەڵێ ئێمە کەڵەشاخ دەتوانین دابەشی بکەین لە بۆ دوو بەش. کەڵەشاخێکمان هەیە پێی دەگوترێت کەڵەشاخی ویقایی واتە خۆپاراستن کەڵەشاخێکمان هەیە پێی دەگوترێت کەڵەشاخی عیلاجی. کەڵەشاخی ویقایی
ئەو کەسێکەوە هیچ کێشەیەکی نییە لە جەستەیدا بەڵکو حەزەکاتن وەکو قەلب سوگبوونێک وەکو ئیستراحەتدانێکی بەدەنی وەکو دەرهێنانی ئەو خوێنە قەتیسماوەی کە لە ژێر پێستەیدا هەیە وەکو سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامی بداتن ئەوە وا باشە الأفضل أن تكون في 17 و 19 و 21 وا باشە کە باشتر وایە لە 17 و 19 و 21 مانجی هیجری بیتن بەڵام ئەگەر هاتو عیلاجی بوو عولەمانی طبی بەدیل یان بڵێن حەکیمانی پزیشکی تەواوکاری دەڵێن بە هیچ شێوەیەک کات و ساتی نییە دەتوانی بە ڕۆژ بیتن بە شەو بیتن بەس ئەگەر لەگەرەوەی کە عیلاجیە و ئەو شەرت و مەجانەشی لێبێتە جێ ئەوە باشترە مەسەلەن 17 و 19 و 21 عەرەبی بی یان بەیانیان بیتن نانی نەخوارد بیتن یان 3 ساعت بەسەر ناخوانەکەی داڕۆشت بیتن دەتوانرێکەوە کەڵەشاخکەی بۆ ئەنجام بدرێت زۆر باشە ئێمە زۆرجار خەڵک دەبیستین ئەڵێ فەرقی چییە بڕۆ خوێن بدا لە جاتی کەڵەشاخ بکەیت ئەو جیاوازیە لە نێوان خوێندان و کەڵەشاخ چییە گەڕوونی بکەیتەوە چونکە لە کاتی کەڵەشاخ هەندێک مەوادێک هەیە کە دەرئەچێت لەش بەڵام لە کاتی خوێندان دەرناچێت بەدڵنیاییەوە جیاوازێکی زۆر هەیە لەبەرەوەی ئەوەی کە خوێندانە خوێن لە شادەمار دەردەچیتین و دەیداتن و دووەم جاریش دەتوانێت بەکاری بێهێنرێتەوە خەڵکێککە ئیسفادەی لێ دەکات و سوودێکی زۆری هەیە لە بۆ لاشەی مرۆڤش بە هەمان شێوە ئیسیفادەی هەیە بەڵکو لەوانەیە زەرریشی لە هەندێک حاڵەتە هەیە بەڵام ئەو ئیسیفادەکانی زیاترە احتیمالی هەیە گیانی مرۆڤێک کە تۆ پێزیندوو بکەیتەوە وارووا بەخۆشت ئەو خوێنە زیادە کە لە ناو لاشتدا هەیە دەتوانین دەری بکەیت بەڵام کەڵەشاخ بریتە لە کۆمەڵە خوێنی تێکشکاو کۆمەڵە خوێنی بڵین تەمبەڵ ئێمە ناڵین خوێنی فاسد یان پیس چونکە پیس هەندێک مواد دیتە ئەمانەوە موادە خوێنی پیس لە ناو لەشەی مرۆڤدا نییە ئەوەی کە ئەو قسانە دەکاتن ئەوە قسەیەکی هەڵەیە بەڵکو بە نازانستیانە چوویتە ناو بابەتەکە بەڵکو ئەو خوێنێکەوە قەتیسماوە لە ژێر پێستەی مرۆڤە یان لە پشتت یان لە قاچت یان لە سرت و ئەو خوێنە ملولانی کە تێکشکاوە و ئەوانی کە تەمبەڵە یان ئیژ ناکە یان مردووە لەو حاڵەتەدا بەواستەی کەڵەشاخ ئێمە دەریدێنین ئێمە ناتوانین کەڵەشاخ کۆبکەینەوە لەسەر یەک بابەت ئیلا دەبی خوێن دەربێ کەڵەشاخ چەند جۆرێکی هەیە کەڵەشاخێکمانەیە کەڵەشاخی وشکی پێ دەڵێن زۆربەی وەرزشوانەکانی جیهانی ئەو کەڵەشاخانە ئەنجام دەدەن ئەوش لە بۆ چییە بۆ کۆکردنەوەی ئێش و ئازارە لە یەک شوێنە و لە پاشە هێدیەتی پەرتەبیتن ئەو کەڵەشاخە وشکە بە هیچ شێوەیەک مووس و شەفرە و ئەو شتانەی تێدا بەکار نایە بەڵکو بەس تەنها قۆدیەکە یان بڵێن گڵاسەکە لێ دەدرێ لە شوێنەکە خوێنەکەی تێدا کۆ دەکاتەوە بۆ ماوەیەک لە 5 دقە لە بۆ 10 دقە لە پاشان وازی لێ دێندرێ و تاقین دەکرێت و خاوێن دەکرێتەوە کەڵەشاخی دووەممان بریتە لە کەڵەشاخی متەزەحلیقە واتە هاتوچۆ ئەو پشتی ئەو نەخۆشە جوان چاور دەکرێتن پاشەوەی کە چاور کرا مەساجێکی علمی زانستیانە ئەکادمیانەی بۆ دەکرێتن پاشەوەی کەەوە پشتی چاورکرا گڵاسەکە بە واستەی ئاگرێک لە پشتی دادەندرێ لە پاشان دەهینی و دەبێت لەسەر لاشەی ئەو مرۆڤە تەمریری پێ دەکەی ئەو تەمریرە وای لێ دەکاتن کە خوێنەکەی زیاتر سوور خوێنەکەی زیاتر ئیش بکاتن دەمارەکانی ئەگەر لە شوێنەکە کلسی کردبی یان دەمارەکانی کەمێک خوێنی پەیتی تێدا مەیوبیتن ئەو خوێنە ئیشی خۆی دەکاتەوە سێمینیان بریتە لە کەڵەشاخی تەڕ کەڵەشاخی تەڕ بریتە لە ئەو کەڵەشاخی کە ئێستا کە باوە کە پاشەوەی کە عملیەکە ئەنجام دەدرێتن بە مووس یان بە شەفرەی طبی ئەو خوێنە قەتیسماوە لە ژێر پێستە دەری دێنین و تاوکو ئەو نەخۆشە یان بڵین ئەو کەسە سوودێکی تەواوی بە لاشەکەی بگەێنی زۆر باشە دکتۆر هەندێک جار لە پشکنینا دەرەکەوێت خوێنێک کۆلسترۆلی تا یا خوێنێک سیانە چاوری تێدا یا خوێنێک ئیلتیهابی تێدا لە کەڵەشاخ قەتماغە لەسەر خوێنەکان دروست دەبێت ئەگەر زرد بوو قەتماغەکە چییە ئەگەر سپی بوو چییە و ئەگەر قەتماغەیەکی چاوری ئاساژ بوو ئەوە چییە بەنسبەت ئەو خوێنێکەوە لە کەڵەشاخ دەردەچیتن بەڵێ ئەو کەسێکەوە شارەزا بیتن و حەکیم بیتن لە بابەتی کەڵەشاخ کە کاتێک خوێنەکە دەبینیتن دەزانی ئەو خوێنە نەخۆشە ئایا ئاسەوار و تەسیراتی جگەرە مادە مەشروبیەکان و نێرگەلە کە بە تایبەتی ئێستا نێرگەلە زۆر باوە مع العلم نێرگەلە تەسیراتێکی تەواو لەسەر خوێنی مرۆڤ دروست دەکاتن ئێمە دەیبینین و دەزانین کە ئەو خوێنە تەسیراتێکی تەواوی کاریگەریی تەواوی ئەو مادانەی لەسەر هەیە یان کەسێکەوە چاوریی زۆری لە خوێندا هەیە ئەگەر سپی بوو ینی ئەمە سیانە چاوری بەڵێ ئەوە بەرزە و ئەگەر هاتوو ڕەش بوو زەرد بوو ئەوە مادەی کۆلسترۆلی بەرزە و دەتوانم ئەو شتەی بڵێم کەوا بە مستەمسەک لە بەردەستماندا هەیە هەندێک لەو کەسانێکەوە سەردانی
کەڵەشاخیان کردووە سەدانی ئێمەیان کردووە کاتێک کەڵەشاخمانە بۆ ئەنجام داون فەحسمان پێ کردوونە تاقیگەی مختبەریمان پێ کردوونە هەست تەماشامان کردیە 400 برین چاوریەکەی دوای کەڵەشاخ ئەنجامدان دوای 3 ڕۆژ هاتیتە 180 من لە ئەوراقی مختبەرەکەم هەموم لە لاماوە هەتاوەکو ئەو پزیشکێکەوە لە تاقیگەیە زۆری سەرسیڕما بوو لەوەی کە بە چ شێوازێک ئەو چاوریە دابەزیە هەمووی هۆکارەکەی ئەو بۆکەوە کەڵەشاخ دایبەزاندووە سوپاس بۆ خی گەورە تەسیراتێکی تەواوی هەیە و سوودێکی گەلەگەلێک زۆری هەیە و خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ کردووە بەس هیوادارم بووە بکرێتن زیاتر بە زانستیانە بکرێتن باشە من پرسیارێکی ترم ئێمە سەبارەت بە خانمانە خانمان سووری مانگانیان هەیە پێیان وایە کە لە کاتی سووری مانگانە ئەو خوێنەی کە ئەم مادە زیان بەخشانی تێدایە دەردەچێت ئایا بە هەمان شێوەیە لە پیاوان و ژنانیش هەمان ڕێژەکە لە پیاوان مادەی زیان بەخش دەرچێت لە ژنان دەرەچێت یان پێویست ناکات ئافرەتان ئەنجام بدەن و سووری مانگانیان پێش ئەوەی کە باس لەوەی بکەم بەنسبەت خانمان توێژینەوەی زانستی لەسەر ئەوە هەیە کە پێشتر برین ئەوە نەظری پێشتر بوو دەیگوت ئەو خانمانێکەوە هێشتا نەگەیشتن سن و لیەس واتە کە کاتێک مانگانیان بوەستێتن گەنجن و جەحێڵن لەو حاڵەتەدا ناتوانن کەڵەشاخ ئەنجام بدەن لەبەرچی لەبەرەوەی بەدیلی کەڵەشاخمان هەیە ئەویش مانگانەی خۆیت بەڵام توێژینەوەی ئێستاکەکە لە بەریتانیا ئەنجام درراوە و لە میسرش ئەنجام درراوە لەسەر کۆمەڵێک ئافرەت کە ئەو ئافرەتانە گەنجن هێشتانەکە نەگەیشتینە سن و لیەس بڵێن کاتێکەوە کۆتایی بە مانگانیان بێتن دەڵێن ئەوانیش دەتوان کەڵەشاخ ئەنجام بدەن لەبەرچی لەبەرەوەی ئەو خوێنەی کە مەسەلەن لە ناو سەرەتی ئەو خوێنە قەتیسماوی سەر بە تایبەتی زۆر کاتی وایە ئافرەت سحری لێ دەکرێت یان ئافرەت ژانەسەرێکی زۆر خراپی تووشە بیتن یان ئافرەت تووشی شەقیقە دێتن و لایەکی سەری کامل ژان دەکاتن یان ئافرەت تووشی ئەرگنیسا دێتن ئەو دەمارێکە لە پشت سمکیەوە دەست پێ دەکاتن دەڕواتنە تاکو دەداتە ژێر قاچی لەو حاڵەتانە ئەو خوێنە قەتیسماوی پشتت سەر قاچ ناگاتەوە ناو زگ و ڕەحم تاوەکو دەری بدات و فڕی بدا ئەو خوێنی کە لە ناو ڕەحم بنین لە ناو زجی ئافرەت کۆ دەبێتەوە زیاتر لە ملولە ئەستورەکان و لە ملولە گەورەکان دێتن بۆیە ئەوەی کە کەڵەشاخ جیایە دەکرێتن لە بۆ ئافرەتی گەنجیش دەکرێتن و هەمان سوود و قازانجی خۆشی پێدەگەێنیت زۆر باشە ئێستاوانی کە کەڵەشاخیان کردووە نازانن لە پشتەوە چی دەگوزارێت ئێمەش کە سەیرەکەی نازانین بەڵام دەزانین کە پێست چەند تەبقەیەکە ئێوە لە چەندم طبقەی پێستەوە دەست پێ ئەەکەن و چەند میلیمیش کونیەکەن چونکە ئێستاواتە سەورەکەین ئەو برینە قوڵە بۆمان ڕوونکەیتەوە نەخێ بە هیچ شێوەیە قوڵ نییە ئەوەی کە قوڵی بکاتن بەڕاستی بە نەزانی چوتە ناو بابەتەکە لەبەرەوەی پێستەی ئینسانی یان بڵێن ئینسان بە شێوازێک دروست کراوە ئێمە دیراسەکەمان زۆربەی عەرەبی بووە طبقەیەکم پێی دەگوترێت طبقەی مومیتە واتە طبقەی مردوو ئەو طبقەیە بە هیچ شێوەیەک خوێنی لێ دەرناچێت کاتێک کە کردمانەوە دەگاتە طبقەی ئەدەمە لە طبقەی ئەدەمە ملولە مردووەکان ملولە تەمبەڵەکان برێ خوێنە تەمبەڵەکان خڕۆکە سوورەکان هەروەکو لە لای بەڕێزیشتا معلومەکەوە ئینسان لە دقەیەکدا زیاتر بە ملیۆن خڕۆکەی سوور لە ناوجەستەیدا دەمریتن و خۆی زیندوو ئەکاتەوە بۆ زیندی بوونەوەی ئەو خوێنە پێویستی بەوە هەیە کە طبقەی یەکەم تەنها دەکەینەوە ناگاتە طبقەی دووەم لەبەرەوەی گەیشتە طبقەی دووەم احتیمالی هەیە زیاتر خوێنی خاوێن دەربچیتن لە 1 ملیم 2 ملیم زیاتر نییە بەس تەنها کردنەوەی طبقەی یەکەمە ئێمە پێی ناڵێن بریندارکردن پێی دەڵێن وروژان برین کوردەواری خۆمان شخت تقریبا شخت لێدان یان بڵێن لە عەرەبی پێ دەگوترێ خەدش بەڵێ خەدش واتە بەس تەنهاکردنەوەی پێستەی یەکەمە کە پێستەی یەکەمت کردەوە بەواسطەی ئەو جیهازە بەواسطەی ئەو ئامێرێ ئەو خوێنە لەوەی کە قەتیسماوە ئێمە دەریدەین زۆر باشە لە دوای ئەوەیە کە مێشک سیگنال وەرەگرێت لە جسمەوە و دەستەکات بە خوێن فرێدان یەکێک لە هەرە شوێنە گرنگەکان لە کاتی کەڵەشاخە جگەرە کە سیگناڵی بۆچێت خوێنی تازە دروست دەکاتەوە و ئەمێ بزانم لە ڕووی خۆراکیەوە گەدا هەست بە هیچ شتێگەکات وەکو جگەر کە کەڵەشاخی کرد کەسەکە بۆ مناڵەن هەنگوین زۆر زوو هەڵەبژێر گەدا هەڵێمژێت ئەو خواردنانە چین بە گشتی کە لە دوای کەڵەشاخەوە ئەنجامی دەین سوودی زیاتر وەرەگرێت بە تایبەتی دوای کەڵەشاخ ئێمە چەند برین نەخۆشەکان زیاتر بە ئەوانە کە دێن چارەسەز وەردەگرن لە بە کەڵەشاخ ئێمە کۆمەڵک تەوسییان پێ دەکەین بەچی بەوەی کە خۆ دوور بخەنەوە لە گۆشتی حیوان گۆشتی ئاژەڵ واروە بەربوومە ئاژەڵیەکان واروەها جگەرە و نێرگەلە و کۆمەڵێک مادە کحولیەکان و مادە برین مەشروباتیەکان ئەوانە خۆیان لێ بپارێزن تاوەکو جەستەیان تەواپاک بوویتەوە بۆی تووشی ئەو جەستە تونندە و ئەو تەمبەڵە نەبنەوە ئەو مادە خۆراکیانە کە ئێمە تەوسییان پێ دەکەین ئەوەی زیاتر ئاو بخۆنەوە
ئەو خواردنەوە دوای کەڵەشاخ زۆر زۆر پێویستە و هەروەها میوە زۆر زۆر پێویستە نیسک پێویستە لە دوای کەڵەشاخ بخورێتن لەبەرەوەی کۆمەڵێک مادەی ئاسینی تێدا هەیە و ئیسفادێکی زۆر بە لاشەی مرۆڤ دەگەێنیتن و هەروەها خۆپاراستن لە هەندێک شت مثلەن ئەو نەخۆشیێکی کەڵەشاخ دوای کەڵەشاخ لەبەرەوەی پێش کەڵەشاخ ئەوەی کە لە بۆ عیلاجی دێتن وەکو چارەساز دێتن هەرچەندە ئێمە کەڵەشاخ ناکەینە چارەسەر بەڵکو دەکەینی یارمەتی دەری چارەسەرە لەبەر ئەوەی چارەسەری یەکەم و شافی یەکەم خوای گەورەیە خوای گەورە شیفا دەداوە یەک دووەم پزیشکی سەردەمە ئێمە پاڵپشتین لە بۆ پزیشکی سەردەم ئێمە دەمەوێتن یەک شت لێرە پەیامێکی خۆمان بگەێنین ئەوەیە کە ئێمە بە هیچ شێوێک معارەزە و دژایەتی و لە بەریەکچوونمان لەگەڵ پزیشکان نییە ئێمە حەکیمانی بواری کەڵەشاخین ئێمە بە هیچ شێوەیەک ئێمە جێگرەوەی وان نین ئێمە تەواوکەری وانین ئەو شتێکەوە هەندێک شت کەڵەشاخ ئەنجام دەداتن و حەکیمانی کەڵەشاخ ئەنجامی ئەدەن بۆ ئەوەیە پاڵپشتێک بین بۆ زانستی سەردەم مع العلم ئێمەش بە زانستێکی زۆر سەردەمیانە و ئەوانەیەکەوە کەڵەشاخ ئەنجام بدەن حتمما دەبێت شەهادەیەک و بڕوانامەیەکی خول یان بڕوانامەیەکی نێودەوڵەتی و ئەکادمی هەبیتن اینجا ئەنجامەداتن ئەو پەیامەم ویستم لێرەوە بگەێنم کە ئێمە هیچ دژایەتێکمان لەگەڵیان نییە بەڵکو زۆریشمان خۆش دەوێن و ئێمە خۆمان بە تەواوکار یان بڵێ خۆمان بە جێگرەوە نابینین بەڵکو خۆمان بە تەواوکار دەبینین ئەوە لایەک لای دووەم بەنسبەت خۆراکیەکان هەر خۆراکێکی میوەیی بیتن دوای کەڵەشاخ زۆر زۆر سوودی دەگەێنیتن پێش کەڵەشاخ لە مەدرسەی بەڵێ لە هەندێک مەدرسەکان چووکە مەدرسەی کەڵەشاخ کۆمەڵێک مەدرسەمان هەیە مەدرسەی سووریمان هەیە مەدرسەی میسریمان هەیە مەدرسەی عێراقیمان هەیە مەدرسەی ئەوروپیمان هەیە کۆمەڵێک مەداریسمان هەیە لە بۆ کەڵەشاخ مەدرسەی سووری باز لەوە دەکاتن دەبێ 24 ساعت پێش کەڵەشاخ ئەو پیاوە کۆنە بێتۆ لەگە خێزانی ئەوە یەک گۆشتی حیوان نەخواتن و کۆمەڵێک گۆشتی سوور ماسی و مریشیش کەمە کێشەیەکی لەسەر هەیە دەڵێن ئەگەر سینگەکەی بخۆ باشترە نەوەگەڕانەکەی بخۆ ماسی بە هیچ شێوێ قەدەغە ناکرێتن بەڵکو ماسی پێش کەڵەشاخ و دوای کەڵەشاخ زۆر زۆر پێویستە کە نەخۆشەکە بیخوات زۆر باشە جا من ئەمەوێت لێرە ئەوەش بزانم کە لە کاتی ئەنجامدانی کەڵەشاخە زۆر کەس سترێسی بۆ دروستە بێ ئاخۆ ئازاری چەندێک بمێنێتەوە چەندێک ئەو شوێنی برینە بەردەوام بە بچکە لە دوایەوە یەکسەر جلوبەرگ لە بەرەکە بەری ئەکەوێت ئێستا ڕێگە زانستیەکان چین لە دوای ئەوە کە چارەسەری بکەن دوای ئەوەی کە کەڵەشاخەکە ئەنجام درا بەڵێ هەندێک کەسەیە سترێسێکی لە بۆ دروستە بیتون و ترسێکی لە ناو هەناوی هەیە کە لەوانەیە کەڵەشاخ ئازارم پێ بگەێنیتن لەوانەیە ناڕەحەتم بکاتن لەوانەیە ئەو حاڵەتانە جاری وایە بەسەر مرۆڤەکەدا دێ دابەشەکرێن بۆ سێ بەش یەکەممان کاتێک کە ئیوا هەیە لە خۆ دەچی دەبورێتەوە یەکەمینیان یان زەختی دابەزیوە فشاری خوێنی دابەزیوە لەبەر ترسەکە دووەمینیان یان سوکەری دابەزیوە سێمینیان یان جادووی لێکراوە بەواسطەی کەڵەشاخ ئێمە دەزانین کە جادووشی لێکراوە یان نەکراوە ئەو سێ حاڵەتە زۆر زۆر ئاساییە خەتاکە لە کەڵەشاخەکە نییە خەتاکە لە خودی مرۆڤەکە لەبەر سترێسێکی لە بۆ دروست بووە کاتێک ئەو حاڵەتانی بەسەدادێ ئێمە بە زووترین کات خودی کەڵەشاخەکان لێ دەکەینەوە درێژەکەین و کەمە قاچی بەرزەکەینەوە فشاری خوێنی بۆ دەگرین زەختی بۆ دەگرین و فەحسی سوکەری بۆ دەکەین ئەگەر لەم دوانە دەرچوو خێر على خێر ئەو کێشێکی نییە ئەگەر دەرنەچوو دەبێت چارەسەریچکە وەربگریتن کەەوە چارەسەری جادووە لەبەرەوەی جادوش ئەوە دەکاتن دکتۆر ئێستا بن یەک باسی ئەوت کردن ئۆکسسیژینەکەی یعنی ئەوانیش کە پێش ئەوەی کە ئسترێسیشینە بە هەر ئۆکسینەری بۆ ئۆکسسیژین ئۆکسیر بۆ بەکاردێنی بۆ ئەوەی کە ئێمە متابعی چاودێری نەخۆشەکە ئەەکەین بەتایبەتی بە دوو شێواز کەڵەشاخ ئەنجامەدرێت یان لەسەر کورسیەک دادەندرێتن پشتی ڕوتەکرێتون لە بۆ ئەنجامەدرێت یان لەسەر دەم درێژەکرێتن ئەوەی کە لەسەر دەم درێژەکرێتن 1970 ئەو سترێسی لە بۆ دروست نابیتن ئەو لە خۆچوونەی نابیتن هیچ کێشەیەکی نابی بەڵام ئەوەی کە لەسەر کورسی دادەنیشی ئەو عموما ئەو دڵ لە خۆبوونەوە و بێتاقەتی و حاڵەتانی لە بۆ دروستەبی لەبەر چیە لەبەرەوەی چاوی بە خوێن دەکەوێت یان بۆنی خوێنی لە بۆ دێ یان وای لێ دێتن کاتێکە ئەو پێسی ڕادەکێشرێ زیاتر خاوی ئەکاتۆ بۆیە دەیەوێتن لە خۆ بچیت زۆر باشە دوو پرسیارمە هەردووکیانەوە بە کورتی وەڵامم بیتەوە چونکە زۆر گرنگە یەکەم بابزانین ئێستا خانمانێکن کە لە ژێر ڕێنمایی ئێوە حەکیمان
فێری ئەوە ببێتن بە تایبەت بۆ ئافرەتان ئەنجامی بدەن ئەمە یەکەم و دووهەمیش با بزانم ئێمە لە بەهارانە کوردەواری خۆمانەڵین کاتی خوێنجمانە لە کاتی خوێنجمان و بەهارانە وەرز ینی بێژگە لە بەهاران وەرزی تر هەیە یاوەکو سەرەتا باسمان کرد نا هەر تەنها لە هەموو مانگەکە ئاساییە بەنسبەت خانمان بەڵێ هەندێک خانم ئێستاکە لە کوردستانە کەڵەشاق ئەنجام دەدەن ئەوانش بەهۆی ئەوەی کە بەڵێ لەژێر دەستی ئێمە و کۆمەڵە کەسانی تر فێر بووینە و بڕوانامەی خولیان پێبەخشرایە ئەوانە بڵین بە شێواشی زانستی هەندێکیان بە شێواشی زانستی ئەنجامی دەدەن و هەندێکیان نا ئەوانەی کەوا لەژێر چاودێری دکتۆرێک یان پزیشکێک یان حەکیمێک ئەنجامی دەداتن ئەوە باشترە و شوێنێکی تایبەتی خۆی هەیە ئەنجامی دەدا ئەوەی لە ماڵەکان دەکرێتن بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەدانینەکەوە هیچ کەسێک لە ماڵەکانە کە لە شەق ئەنجام بداتن لەبەرەوەی ڕێنمایی تەندروستیەکان ناتوانانی جێبەجێ بکاتن ئەوە یەک بەنسبەت پرسیارەکەی دووەمت لە کاتی ئەڵێ بەهاران ئەڵێن میکەن خوێنجمانە و زۆر زیاتر خوێن بە تایبەتی بەهاران ئەوە لەبەر یەک دوو حاڵەتە ئەوە لێکدانەوە و تێڕامانی خودی پزیشکە برێ حەکیمەکانە ئەوەیە کە لە هەموو فەسڵەکانە ئەکرێ لە هەموو وەرزەکان ئەکرێ بەڵام لە بەهاران لەبەر ڕاکشان و هەکشان و داکشانی زەریاکان و دەریاکان و باشترە و خوێنەکە ئامادە سازی زیاتری تێدا هەیە بۆ دەرچوون بەڵام لێکدانەوەی من چییە لە بەو بابەتە ئەوەیە کە لە بەهارانە کاتێک کە ئینسان خۆی لەبەر دەکاتەوە جلەکانی دادەنێ نە سەرمایە نەگەرمایە سەرما و گەرمای ناوی بەڵام لە زستانە هیچ کێشێک نییە گەر ئەنجام بداتن بەڵکو لە زستانن ئیسفادەیەکی زۆر زۆری دەبیتن چکە خوێنەکەی ناو ملاشەی مرۆڤ دەمەیتن لە بەس سلبیاتەکە و نەرێنەکەی چییە ئەوەیە کە ئەو نەخۆشە دێتن خۆی دادەکەنی ئەگەر ژوورەکە سار بیتن احتیمالیە تووشی سەرما ببیتن تووشی ئەفلەوەزا ببیتن بەڵام ئەگەر سەرما برێن ژوورەکەمان تەدفیعی تێدا هەبیتن گەرمیەکی تەواوی تێدا هەبیتن بە پلەیەکی تەواو بیتن هیچ کێشەیەکی لە بۆ دروست ناکە هاوینانیش دەڵێن کاکە نەیکەن باش نییە هەمووی هۆکارەکەی ئەوەیە کە ئەو ئینسانە دەچێتە دەرەوە عراقە دەکات عراقەکە کە دەکاتن دەچێتە شوێنی بریندارەکە دەزورێتەوە کەمێک دەکزێتەوە کەمێک ئازاری پێدەگاتن ئەگەنە هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەگەر دوای کەڵەشاق ئەنجامدا لەزگەی طبی بەکار هات لە پشتی ئەو مرۆڤە بە هیچ شێوەیەک هیچ ئازارێکی پێناگەێنێتن و زۆر سوودیە دەبینی زۆر باشە دەستەکانت خۆش بە ئێمە سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت و ئەم زانیاریانەت پێداین و دکتۆر یاسین تەحسین دکتۆرای فەخری لە زانستی کەڵەشاق سپاس بۆ هاتنت بەڵێ پێکەوە دەچین بینەری ئاڕۆشی کەش و هەوای کوردستانە بین و دواتر دەگەڕێم وڵاتە
بەڵێ لە زستانان لە وەرزی زستان زۆربەی خواردنەکان دێنە خەیاڵی ئێمە کە خواردنی خۆشن هەر لە خواردنانی کە زۆر زیاتر گۆشتی تێدایە بە تایبەتی لە زۆربەی وڵاتانی جیهان خواست لەسەر کڕین و خواردنی گۆشتی قاز بە شێوەیەکی بەرچاو لە زستان زیادەکە و گۆشتی قاز خواردنێکە یا خود بڵێن خواردنێکە خاوەنی کۆمەڵێک سوودا بۆ جەستەی مرۆڤ لەبەر تام و بۆنی و ئەو لەزەتەی کە لە چێژی گۆشتەکە دەیبینین و گۆشتەکەی هەوادارێکی تایبەتی هەیە ئێستاش باس لە هەندێک سوودەکانی خواردنی گۆشتی قاز دەکەین جا ئەوانەی کە حەزیان لە گۆشتی قاز و قازخۆرن با بزانن سوودەکانی چییە خاوەنی ڤیتامین B6 کە کاریگەری ئەو تۆی هەیە لەسەر باشمانەوەی خانەکانی پێستی مرۆڤ واتە پێستت زوو چرچولۆج نابێت شێداری پێست ئەهێڵێتەوە بەهۆی ئەو پرۆتینە زۆرەی کە لەناو گۆشتەکەی هەیە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی بۆ دەستکەوتنی ڤیتامینی زنک کە بۆ پرچ و پێستی مرۆڤ بە سوودا گۆشتی قازە وەجگەلەوە گۆشتی قاز دەتوانێت وەک چارەسەر بۆ ئەو کەسانە دامڕێت کە تووشی نەخۆشی کەمی ئاسن بوون لە لەشیانە و جگەلەوەش گۆشتی قاز بۆ تەندروستی ماسوولکەکان زۆر پێویستە چونکە ڕێژەیەکی بەرچاو وە گوتم پرۆتینی تێدایە بۆ تایبەتی یاخود بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە وەرزشەوانن یاخود پارێزی خۆراک دەکەن یەکێکی دیکەش لە سوودەکانتان با بۆ باسکەم کە سوودێکی سەرەکیە لە گۆشتی قاز یارمەتی لەش دەدات بۆ کەمکردنەوەی کۆلسترۆلی زیانبەخش ئەمە مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ لە مرۆڤدا کەم دەکاتەوە بەگشتی پەلەوەرەکان زۆر زیانیان لە گۆشتی سوور کەمترا ئەگەر بیست بێتمان زۆر کەمتر بیستومانەکە دەڵێن گۆشتی پەلەوەر مەخۆن یاخود زیانی هەیە بۆ جەستا بە تایبەتی ئەو پەلەوەرانی وەکو قازن یا وەکو قەلن یا وەکو مریشکە ئەم پەلەوەرانە خواردنێکی بەسوودن لە گۆشتی سوور ئەکرێ بڵێن زۆر باشترێکە بەڵام چی بکەین حەز و خولیا لە هەنێک کەسا ئەوەیە بەس خولیای ئەوەیە خەریکی گۆشت خواردن بێ گۆشتی سووریش جاکە ئەبێ بە نەورۆزووان نزیکیشین لە کاتی سەیران و گەشت ئێمەی کورد زۆرمان حەز لە کەبابکردن و تکەکردنە بە گۆشتی سوور ئاگاداری تەندروستی خۆتان بن ئەشتوانن لە هەندێک لە سەیرانەکانە گۆشتی قاز لەگەڵ خۆتان بن و هەندێک پیاوان هەن زۆر بەخۆشی تەشریب دروستەکەن ئیتر تەشریبی پێ بکەن و نوۆشی گیانتانی بکەن باش دەچینە بابەتێکی تر هەر باسی خواردنە بەڵام ئەمە خواردنێکی وڵاتانی دیکەیە بە تایبەتی ئەوانەی کە لە تۆکیۆن یاخود باسی ڕێستورانێکی گەورەی سوشی لە تۆکیۆ بکەین بە بۆنەی پشۆکانی سەری ساڵ ئەوانی کە لە تۆکیۆ بوونا سوشیان خواردۆ دەزانن یان لێرەش هەیە لە هەندێک ڕێستورانتی تایبەت ماسیکی تونەی گەورە کە کێشی 208 کیلۆگرام بووە بە بەهای 21 ملیۆن یەنی ژاپۆنی کە دەکاتە 200,000 دلاری ئەمریکی لە یەکێک لە ماسیگرەکانی تۆکیۆ کڕی دواتر کارمەندەکانی ڕێستورانتەکە لە پێش چاوی کامێرەکان ئەو ماسیە تونە گەورەیان بەکارهێنا یاخود هێنایان بە هاوکاری ماسیگرەکە پارچە پارچەیان کرد بە نرخێکی گونجاو بۆ دوو شێوازی ماسی تونە و سوشی بۆ کڕیاران خستە ڕوو ئەمیش خواردنێکی زۆر بەستودا خواردنی سوشی و هەروەها تۆنی ماسی کە شکڵەکەیشێکەوە سەیرەکەی لە گۆشتێکی سوور دەچێت بەڵام سوودەکانی جیاوازە هیچ سوودەکانی لە سوودی گۆشتی سوور ناچێت وەک لە وێنەکە دەبینین ماسێکی زۆر گەورەیە کە خەڵک بە دیارێ وەستاوە بۆی کە ببینن بە شێوازی بڕینەکەی و بە مشار دەبڕێتەوە ئەوەندە گۆشتەکەی ئەستورە ئەم بابەتەمان ئامۆژگاریە بۆ خانمان باس لە زیانەکانی بەکارهێنانی کەرەستەی پاککەرەوە لە تەندروستی دەکەین کە چەندێک بۆ مرۆڤ زەرەر لە تەندروستیەدا زیانی پێدەگەێنێت زانکۆی بێرنگ لە نەرویج توێژینەوەیەکی لەسەر 6,000 کەس ئەنجامدا و ماوەی 20 ساڵی خایاندووە تا لێکۆڵینەوەکە ئەنجامەکەی دەرکەوتووە بەپێی ئەنجامی توێژینەوەکە بەهۆی بەکارهێنانی کەرەستە و مادەکانی پاکەرەوە مەترسی توشبوون بە چەندین نەخۆشی لەسەر خانمان هەیە چونکە لە ژێر کاریگەری ئەو کەرەستانەدا سیەکانیان تووشی هاوکردن دەبێت و
و کێشەی بۆ دروست دەبێت وەک ئەو کەسەی کە ڕۆژانە 20 جگەرە بۆ ماوەی 20 ساڵ بکێشێت ئەوەندە کاریگەریەکەی زۆرە و پسپۆران و زانایانی بەشدار لە توێژینەوەکە جاوا لە خانمان دەکەن لە کاتی پاکردنەوەی ماڵ یا باڵەخانە یاخود فەرمانگەکان مادەی پاکەرەوە بەکار نهێنن بەڵکو بە ئاو و پارچەی قوماش کاری پاکردنەوەکە بکەن جگە لەوانش ئێمە هەندێ مادەی سروشتیمان هەیە کە ئێمە توانین بەکاری بهێنین بێ ئەوەی کە زیان بە تەندروستیمان بگەێنین بۆ نمونە ئێمەی ئافرەتان ئەمەی خانمان دەزانین کە لیمۆ یەکێکە لەو خواردنانی کە هەم بە سوودا هەمیش دەتوانی بۆ کاتی پاکردنەوە لابردنی چوری و پەڵە بەکاری بێنی بۆی ئەتوانی لیمۆیەک بگوشیتە ناو ئاو و لەگەڵ ئاوا تێکەڵی بکەیت دواتر پەڕۆکە بکەیتە ناو ئاوکە و ئەو شوێنانەی کە پەڵە و چوری یاخود سەر تەباخی غازەوانە ئەتوانی پێی پاکەیتەوە یاخود هەندێک جار لیمەندۆزی کە لە هەموو ماڵێکا پەیدا دەبێت بۆ پاکردنەوەی کەرەستەی ئستیلەکان زۆر بەسوودە دەتوانی پەڵەی سەر ئستیلی پێلا ببیت کاتە توانی ئەمانە بکەیتە جێنشینی ئەو مادە پاکەرەوانە بۆی کە تەندروستیش زیانی پێنەگات. ئێستاش بە یەکەوە لە دوای ئەو بابەتە دەچینە سەر ئەم بابەتەی ترمان کە بۆ هەمومان گرنگە ڕۆژانە و بە دوچوونی بۆ بەهای دراوەکان و نرخی زێرە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان منیش ئەلێرەوە بەهاکانتان بۆ دەخەمە ڕوو کە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 143,000 دیناری عێراقیە 100 یۆرۆ بەرامبەر بە 175,000 دیناری عێراقیە 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 195,000 دیناری عێراقیە 100 لیرەی تورکی بەرامبەر بە 19,400 دیناری عێراقیە و 100 تومەنی ئێرانی ئەمڕۆ بە 5,700 دیناری عێراقیە. بابزانین مسقالێکی زێڕی عیار 24 چی بەسەراتوە کە بۆتە 445,000 دیناری عێراقی مسقالێکی زەری عیار 21 بۆتە 390,000 دیناری عێراقی و مسقالێکی زەری عیار 18 بۆتە 334,000 دیناری عێراقی. با هاوکاری و هەروەها بە پێشەوەچوونی ژیان لە هەموو بوارەکانە لە نێوان خێزانەکان و لە نێوان ژن و پیاوانیشدا زۆربەی کارەکان ئیترەوە نەماوە بڵێ ئەمە کاری پیاوانە و ئەمە کاری ژنانە هەرچەندە بڕینەوەی خوری مەڕ لە زۆرینەی وڵاتان کاری پیاوانە بەڵام لە ئوسترالیا ئافرەتان ڕۆڵێکی دیاریان لەو کارە هەیە لەلای خۆمان زۆربەی زۆری خەڵکی دێ و ئەوانەی کە مەڕدار و ئاژەڵدارن پیاوان خوریەکەی لێ دەکەنەوە یاخود خوریەکەی دەبڕن لەلایەن زانکۆکان و ناوەندەکانی خوێندنەوە لە ئوسترالیا ڕاهێنان بە قوتابیان دەکرێت ڕۆژ دوای ڕۆژ خواستی خانمان بۆ کاری ئاژەڵداری و بڕینەوەی خوری زیاد دەکات لە کاتێکدا لە ساڵانی ڕابردوو ئافرەتان زیاتر کاری ڕستنیان و چنینیان بە خوریەکە دەکرد کەمتر کاری بڕینەوەی خوری مەڕیان دەکرد لەلای خۆشمان بە هەمان شێوە و پیاواندا بڕیەوە ژنان لەسەر تەشیدایانە ناو تەشیان پێ دەڕست و گۆرەوی جوان و کڵاوی باش و ملپێتی چاکیان پێ دروست دوای چەندی ساڵ لا کەمبوونەوە بەرەو لە ناوچوونی پیشەی بڕینەوەی خوری مەڕووبزنەکان بەتایبەت لە ڕۆژاوای کوینزیلاند لە ئوسترالیا بەڵام ئێستان لەلایەن ناوەندەکانی خوێندنەوە گرنگی بەو کارە دەدرێت و ژمارەی ئارەزومەندانی ئەو کارە بەتایبەت لەلایەن خارمان زیادی کردووە. کارەکە سەختە بەڵام ئێستا ژمارەیەکی زۆر لە ئارەزومەندان دەیانەوێت بێنە ناو پیشەسازی ئاژەڵداری و بڕینەوەی خوری مەڕ و بزن بە تایبەت خانمان ئەو گۆڕانکاریە گەورەیە کارێکی باشە نەک بەردەوام بڵێن ئافرەتان ناتوانن ئەم کارە بکەن. چەند ساڵێکە لەلایەن زانکۆی کوینزیلاند لە ئوسترالیا خولی مەشق و ڕاهێنانی تایبەت بە بڕینەوەی خوری و کاری ئاژەڵداری دەکرێتەوە. زیاتر لە نیوەی بەشداربوانی خولەکەش ئافرەتانن لە ناویشیدا ئافرەتانی گەنج ژمارەیان زۆرە و بەردەوام لە زیادبوونیشدایە. پێشتر تەنیا پیاوان لە کاری ئاژەڵداری و لە ناویشیدا کاری بڕینەوەی خوری مەڕ دەبینران ئێستا گۆڕانکاری ڕوویداوە لەگەڵ ئەوەی کارەکە کەمێک سەختە بەڵام خواستێکی زۆر لەلایەن کچانەوە هەیە بۆ ئەوەی ئەو کارە ئەنجام بدەن لێرە ڕاهێنانی تەواویان پێدەکرێت و شارەزایی تەواویان پێدەدرێت. ئافرەتانی ئوسترالیا بە دیاریکراویش دانیشتوانی ناوچەی کوینزیلاند بە ڕێژەیەکی بەرفراون ڕویان لە پیشسازی خوری و کاری ئاژەڵداری کردووە. لە ساڵانی ڕابردوو تەنیا پیاوانکاری بڕینەوەی خوری مەڕووبزنەکانیان دەکرد و ئافرەتان زیاتر کاری ڕستن و چنین
بەڵام ئێستا ڕۆژ دوای ڕۆژ ژمارەیان لەناو ئەو کاردا زیاد دەکات و بە شێوەی ئەکادمی فێر دەکرێن و زانیاریان پێدەدرێت. بەڵێ خانمان دەست بخەنە هەر کارێکەوەنە بە جوانی ئەنجامیدەنەوە بە میهرەبانی ئەنجامیدەن تر ئەو مەڕانە من سیرمەکرد زۆر چۆنەڵێ بە بێدەنگی دانیشت بوو لەبەر دەستیان بۆی کە خوورەکانیان لێ بکەن. هیوادارم کا کچانی ئێمەش ئەو شتا فێر ببن هەرچەندە کچانی گوندەکانی ئێمە زۆر ئازان و دڵنیام کە ئەو کارش دەزانن بەڵام پیاوان یارمەتیدەریانن زۆر ئەرکیان ناخەنە سەر ئەستۆ. لە باسی شتێکی تر ینی لە ئاژەڵ و خوری مەڕەوە دەچمە بابەتێکی زۆر جیاواز. ئەگەرچی فیلم و زنجیرە درامیەکان تەنیا بۆ پند و چێژوەرگرتنون، هەندێک جاریش لە چیرۆکێکی خەیاڵی و سەرچاوە ئەگرن، هەست و سۆز هەندێک جاریش هەڵسوکەوت دەخەنە ژێر کاریگەری خۆیان. تۆ بینی لە کاتی فیلمێکە تۆ یەکسەر دەسەکەی بەگریان یا حەزەکەی وەکو ئەوان جلو بەرگ لە بەرکەی هەندێک ڕەفتار وەکو ئەوان بکەیت ئەنجامی دەیت ئەو کارانە. دەوترێت ئەم کاریگەریە بۆ هەمیشە نییە، بۆ ماوەیەکی کاتیە، بەڵام پێچێت وە نەبێ، چونکە وەک ئێستا لەم بابەتە کە بینەری دەبین بەیەکەوە کەسانێک هەن کاریگەریەکی بۆ ماوەی زۆریان لەسەر دەمێنێتەوە و چەندین ساڵ یاخود تاکۆتایی تەمەنیان وەک ئەکتەری ناو فیلمە خەیاڵەکان دەژین. ئستیپ پیلینگ کە پیاوێکی بۆسنیە لە ژیان لە بۆسنیا دەژی، لە دوای بینینی زنجیرە درامای ڤایکینگەکان بە تەواوەتی بۆتە کۆپیەک لە جەنگاوەرەکانی ڤایکینگەکان کە درامایەک بوو لە ساڵی 2013 بەرهەم هاتووە. گوندێک لە بۆسنا بووە بە شوێنی بەستنەوەی ئستیپ بە خەیاڵەکانی و دەرفەتی چوونە ناو ژیانی ڤایکینگەکانی بۆ هەوادارێکی سەرسەختی ئەو زنجیرە درامایە ڕەخساندووە. ئەو پیاوە بۆسنیا بۆ دروستکردنی کەشی ژیانی جەنگاوەرەکانی ڤایکینگەکان کە لە سەدەی نوێی زاینیەوە بۆ ماوەی 3 سەدە لە ئەوروپا بە ئازایەتی و چاونەترسی زەریا و دەریاکانیان تێپەڕاند و لەو سەردەمانەدا ناوبانگێکی زۆریان هەبوو. لە دوای بینینی یەکەم زنجیرە درامای ڤایکینگەکان لە ساڵی 2013 ئستیپ خولیای ئەوەی بۆ دروست بوو بڕیاریدا سحر و جادووی تایبەتمەندی ژیانی ئەو جەنگاوەرە ئەسکەندەنافیانە لە سەرزەمینەکەی خۆی دووبارە بکاتەوە. یەکەم هەنگاویشی بە دروستکردنی چەکێکی کلاسیک دەستی پێکرد کە تەوری ڤایکینگەکان بوو. هەموو ئەمانە لە بینینی ئەو زنجیرە درامایە سەری هەڵدا بە بینینی یەکەم بەشی ئارەزوی گرتن دەستی ئەو جۆرە تەورەم بۆ دروست بوو. لە یەکەم هەوڵەکانم بۆ دروستکردنی ئەو تەورە شکستم هێنا، بەڵام لە کۆتاییدا سەرکەوتوو بووم. ئەو نەک تەنیا بە دروستکردنی تەوری ڤایکینگەکان نەوەستایەوە، بەڵکو ژیانی گواستەوە بۆ ناو ئەو خانووەی کە بە منداڵی تێیدا ژیا بوو. هەروەها شێوازی هاویشتنی تیر و تەور بۆ یەکێکی دیکە لە خولیاکانی و پۆشینی جلوبەرگ و بەستنی قژ و هەموو جۆرەکانی دیکەی لە یەکچوون لە نێوان خۆی و ئەو جەنگاوەرانە دروست بکات. سەرەتا بۆ خەڵک سەرسوڕهێنەر بوو کە بەم شێوەیە دەژیم، دواتر بە پێیکات خەڵک ڕاهاتوو لەلایەن کۆمەلگا ئاسایی بوو و بە پیاوی ڤایکینگ ناسراوم. گەڕانەوە بۆ خانوویەک کە ماوەی 20 ساڵ کەسی تێدا نەژیاوە لە گوندەکەیان ئێستا بۆتە جێگای هەموو ئەو کەلوپەلانەی کە ستیپ لە زنجیرە درامای ڤایکینگەکان ئیلهامی وەرگرتووە. لێرە لەم خانووە زۆربەی یاخود هەموو پێداویستیەکانی ژیانی ڤایکینگەکان پەیدا دەبێت. ستیپ تەنها لە یەک شتان نەیتوانیوە لاسایی ڤایکینگەکان بکاتەوە، ئەویش ئەوە بووە کە ئەوان بە بەلەمێکی شێواز درێژ و تیر نوکتیش سەفەریان لە زەریا و دەریاکان کردووە، بەڵام ئەم لە وشکانیە وەکو ئەوان دەژی. باس لە شتێکتان بۆ بکەم کە باسی زیانی ئەنجامدانی کارێکە زۆربەیمان ئەنجامی دەین، زیانەکانی تەقاندنی مل بەشێک لە هاوڵاتیان وەک خویەک ڕۆژانە ملیان دەتەقێنن بۆ ئەملاولا جادەنگێکی زۆر ناخۆشیشی هەیە بۆ ئەوەی ئازاریان نمێنێت و پشوو بە دەمارەکان بدەن، بەڵام ڕەنگە زۆرینەی ئەو هاوڵاتیانە ئاگادار نین کە یاخود نازانن زانیاریان لەسەر مەترسیەکانی ملتەقاندن نییە. بەیەکەوە ئێستا من باسی 4 لە مەترسیە گرنگەکانەکەم کە لە تەقاندنی ملا هەیە و یەکێک لەو مەترسیانە دەبێتە هۆی سەوەفان و تێکچوونی هاوسەنگی مل، واتە ئەو
بڕبڕانی کە لە ناو ملا هەیە ئەو مۆرانی کە لە ناو ملا هەیە ئازاریان پێگا ئەگەر توشبوون بە جەڵدە یاخود بە تایبەت جەڵدەی مێشک زیاد دەکاتیانی ئەگەری ئەوە هەیە تۆ تووشی جەڵدەی مێشک ببی خوانە خواستە و تەقینی خوێنبەر لە بڕبڕەی مل دروست دەکات و هەروەها دەبێتە هۆی هەوکردنی بڕبڕەی مل واتە لە نێوان بڕبڕەیە بۆ بڕبڕەیەکی تر تۆ بەم تەقاندنە ئەبیتە هۆی ئەوەی کە لەو نێواندەیە هەوکردن دروست ببێت و ئەمانە زیانێکن کە تۆ بەدەستی خۆت بەبێ کە ئاگادار بیت دەیگەێنی بە ملت. زۆر سپاسانەکەین کە تا ئەم ساتەوەختە لەگەڵ ڕۆژباش بووین و ئێمە هەڵی ئەوەماندا کە زۆرترین بابەتەکان لە هوەری و وەرزشی و هەروەها زانیاریە تەندروستیەکانیشتان بۆ بخەینە ڕوو. سپاسانەکەم وەگوتم هیوادارم کە ئەڵلقەی ئەمڕۆشتان بەدڵ بوو بێت و تا کاتێکی تر بە خواتانە سپێرم خواتان لەکە.